بینێرانی عزیز و هاوڕێیانی خۆشەویستی بەرنامەی کۆمەڵە و هەڵسوراوان وێڕای سلاوێکی گەرم هیوای خۆشی و سلامەتی بۆ هەمووتان بە ئاوات دەخوازین. بۆ پێشکەشکردنی بەرنامەیەم هەفتەیەی کۆمەڵە و هەڵسوراوان لەگەڵ هاوڕێیانی هاوکارم هاتوینەتەوە خزمەتتان با بابەتێکی نێوە. عزیزان، جموجۆڵی ئەم دوایانەی هێزە سەلەفیەکان لە چەند شاری کوردستان لەوانە مەریوان، سەقز و سنا و دژەکردەوەی جەماوەری ئازادیخواز و پێشکەوتوخواز لە بەرامبەریاندا ئەو پرسیارە گرنگەی هێناوەتە ئاراوە کە ئایا هۆکاری جموجۆڵی سەلەفیەکان لە ئێستادا چییە؟ وێڕای ئەمە ئەو پرسیارەش هێناوەتە ئاراوە کە بۆچی هێزی سەلەفی ئەساسەن لە کوردستان بوونی هەیە و هێز و ئیمکاناتی خۆیان لەکوێوە بەدەستێنێت. وێڕای ئەم دوو پرسیارە پرسیارێکی گرنگی تر ئەوەیە کە ئایا هێزی سەلەفی مەترسیە لەسەر خەباتی پێشکەوتوخوازانی خەڵکی کوردستان و بزوتنەوەی ئازادی خوازەکانی ئەم کۆمەلگایە؟ ئەم پرسیارانە و چەند پرسیاری دیکەی پەیوەندیدار بەم باسەوە تەوەری بەرنامەی ئەم شۆمان دەبێت کە لەگەڵ هاوڕێ عادڵ ئەلیاسی ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێران دەیاندەینە بەرباس و لێکۆڵینەوە. هیوادارن ئێوەش تا کۆتایی ئەم بەرنامەیە لەگەڵمان بن. کاک عادڵ، سەرەتا بە خێراتت پێ دەڵێم زۆر سپاس بەوەی کە ئامادە بووی لەم بەرنامەیەدا. زۆر سپاسی ئێوەژەکە من کاک ئەمیر وە ئەرزی سڵاوم هەیە بۆ هاوکارانت لە تەلەڤیزیۆنی کۆمەڵە و هەروەها بینەرانی ئەو بەرنامەش. زۆر سپاس. کاک عادڵ، سەرەتای پرسیارەکەم لێرەوە دەست پێ دەکەم. بۆچی سەلەفیەکان لە بارودۆخی ئێستادا کەوتونەتە جموجۆڵ و بە دوای چیەوەن؟ ڕاستیەکەی ئەوەیە چەندین هۆکاری هەیە، لەوانەیە یەکی لەو هۆکارانەی کە من ئێستا ئارستانەکەم بەرجەستەکی زۆرتری هەبێت لە بەراورد لەگەڵ ئەوانەی تر، بەڵام مەجموعەیەک گۆڕانکاری لە کوردستان لە ئێران لە ناوچەکە ڕوویان داوە، هەموو ئەوانە تەسیریان هەیە لەسەرەوەی کە بۆچی هێزێکی کۆنەپەرستی وەکو سەلەفیەکان جموجۆڵ لە خۆیان نیشانەدەن یان مانۆڕی قودرەتەدەن. شاید سەرەکی ترینەکەیان پەیوەندی کۆمەلگای ئێران کولەن و کوردستان بەتایبەت لەگەڵ حاکمیەت بێ، حاکمیەتێک کە بە هەموو شێوەکان لە هەوڵی ئەوایە کە مەشروعیەتی خۆی یالانیکە مەشروعیەت نا مانەوەی خۆی بەقای خۆی باشترە بڵێ بهێڵێتەوە و لە هەموو ڕەوشێک کەڵگۆرەگرێ، وەکو هەموو دەسەڵاتێکی ئێستبدادی تر کە لە ڕۆژهای مختلف کەڵگۆرەگرێ بۆ ئەوەی کە خۆی لە مەترسی ڕووخان و لە ناوچوون نەجات بدا. کۆماری ئیسلامیش دەقیقەن هەرە و کارە ئاکات لە کنار مەجموعەیە ئەقداماتی تر کە کردوویەتی، ئەمەش یەکێکیانە. جا بۆچی لەم دەورە کۆماری ئیسلامی ئەو کاراکە لەبەرەوەی کە بە تەواوی خۆی ئامادەکە بۆ عەقەبنشینیە لە بەرابەر زێرهێزانی جیهانی، لە بەرابەر بەتایبەت دەوڵەتی ئامریکا لەوەی کە بەناوی پەروەندەی ئەتۆمی ناسراوە و لەو عەقەبنشینیە کە لە ئاستی نەونەتەوەیە لە بەرابەر دەوڵەتانی ترە ئەیکات، تەبیعەتەن نیگەرانی ئەوەی هەیە کە لە ناوخۆوە سەرحەڵ بدا ناڕەزایەتەکان، بزوتنەوەی ئازادی خوازەکان هێز بگرن، تەنانەت شەرتیش نییە بزوتنەوەی ئازادی خواز یا بزوتنەوە بن، بزوتنەوە بە خەڵکی ئاسایی کە لە هیچ بزوتنەوەیەکە لەوانەیە ڕاستەوخۆ بەشداریان نەبێ ئەندامی هیچ ڕێکخرا و نهاد و سازمانی تر نەبن، بەڵکو بە شێوەی تا چاولێک وەکو ڕووبارێک یەکەگرن و دەریایەک پێک دێنن ئەو دەیما و ئابانماهیان لەبیر ماوە، هەمووی ئەوانە بەبێ سازمان بەبێ هیچ کردەوەیەک ئەنجامی گرت. لێرە بۆ هەر بۆیە لە نیگەرانی لەوە پێی خۆشە کۆمەلگا بنەوەی چاوترسێن بکە، بەهێزی خۆی ئەیکات، خەڵکە گرێ زیندانەکە، گوشار دێنەیە، گوشاری ئەمنیەتی، پرۆسەی انتخابات بەناو انتخاباتی سەرۆکۆماری و شۆرای گوندەکانە بۆ شکڵی شار و گوندەکان بۆ شکڵە بڕێوەبا کە ئەی بینین یەک دەستکردنەوەی دەسەڵات و بە تەواوی بەڕەواڵەتی ئێستا ناوێ بڵێ ڕێی خەڵک بەلایەوە ئەهمیەت هەیە. و لەگەڵ ئەمانش هێزی کۆنەپەرست کە لەناو کۆمەلگا بوونیان هەیە، جا دواتر هیوادارم بڕۆیم لەسەرەوە باس بکەین بۆ بوونیان هەیە، ئەو کۆهێزە کۆنەپەرستانە کە لەناو کۆمەلگا بنەوەیەک سەریان هەڵداوە، ئەوە مەیدانیان بۆ بکاتەوە تا بەدەستی ئەوانش چاوترسێن بکە ئەو بزوتنەوە پێشکەوتوخوازانە ئینسانە ڕادیکاڵەکانی ناو کۆمەلگا و بە نەوعێت تەفرەقەیەکی ناوخۆیش دروست بکە.
ئەمە لە مەوردی کوردستانەوە زۆر صدقەکە، یعنی لە خودی کۆمەلگا بەدەستی خۆی دووچاری کێشەیەکی ناوخۆیی وەها بکە کەیتە کۆمەڵانی خەڵک زۆر بیر لەوە نەکەنەوە کۆماری ئیسلامی بە تەواوی نەتەنا مەشروعیەتی نەماوە بەڵکو بە زەبری چەکۆوانە خۆی ڕاگرتووە لە دەرەوە عەقەبنشینی ئەکات بە تەواوی تەسلیمی زلهێزانی جیهانی بووە و لە لایەکی تریشەوە لە ناوخۆوە بە هەموو شێوەیەک هەوڵەدا خۆی بپارێزێ لە ناڕزایەتی کۆمەڵانی خەڵک لەوە هەموو تەمەرکوزەکان وەلا بچێتە سەرەوەی کە بۆ نمونە سەلەفیەکان چەندانە سەلەفی کۆنەپەرست بە شەمشێرێکەوە کەوتونە تێگانی خەڵی شارەکانی کوردستان و سەلەفیەکانیش ماهیەتەن ئەو هێزی کۆنەپەرستی ئیسلامی عەلە العوموم وەلەو مەوردە مشەخەسە ئەم سەلەفی تەکبیریانە بە ئیسلاح ئەوانە لە ڕووی کۆنەپەرستی خۆیانەوە بۆ هەر هەلێک گەڕێن کە بە دژی ئازادی خوازی و بە دژی کۆمەڵانی خەڵکێکی ئاسایی تەنانەت بڕۆن و لەو هەلانەی کە کۆماری ئیسلامی خاتە بەردەستیان لەوانە کەڵ وەرەگری بۆ وەرگرتنی هێز وەکو وایە کەسێک پێی خۆش بێ مانۆڕ بدا هێزی خۆی نیشان بدەیسە هەر دەرەجە لە هێزی خۆی هەیە بە نەوعێک ئەو مەجای بۆ هەڵ نەکەوت و یەکسەرە نەتەنا مەجای بۆ هەڵەکەوێت و مەجای پێدرێ بەڵکو هانیش ئەدرێ ئەو کارە بکە خۆ لەو هەلە کەڵ وەرەگرێ سەلەفەکانی لەو هەلێکە بۆیان ساز بووە کەڵکیان وەرگرتووە و هەلۆ بۆ شێوەیە ئەقۆزنەوە لە لایەکی تریشەوە بە باوەڕی من لە داوخۆی کۆمەلگای کوردستان ڕەوتێ یا ڕەوەندێکی لە پێشتابوونی هەبووە ڕەوەندی ئازادی خوازی پێشکەوت و خوازی بەڵام ئێستا بەهێزتر بووە زۆرتر لە کۆمەلگای مەدەنیە خۆی ئەبینێتەوە ئەنجومەن و ڕێکخرا و ئینسانی ئازادی خواز جموجۆڵێکی وهایان لەو چەند ساڵی ڕابردووە لە خۆیان نیشانداوە کە ڕەنگڕووی هیچ نوع کۆنەپەرستی مەذهبی بوون ئەوانی پێوە دیار نییە لە ئەنجومەنی پارێزگاری لە مافی منداڵانەوە بگرێت تا پارێزگاری لە ژینگە مافی ژنان کرێکاران سەرجەمی ئەوانە کۆمەلگا بەرەو جەهەتێکە با کە هەیە هەر هێزێکی کۆنەپەرست نەگەران و ناڕەحەتەکە و هەوڵەدا پێش پێ بگرێت و ئەو دەروونزابوونی جموجۆڵی کۆمەڵایەتی ئازادی خوازانش ئەوە هۆکارێکی ترەکە کارێکی کردووە ئەم کۆنەپەرستانە ئێستا تعدادیان چەنە نفوزی کۆمەڵایەتیان چەنەوە باسێکی ترە بەڵام بە جموجۆڵ بکەون مانۆڕێ بدەن لەو شوێنەی کە پێیان نەکرێ خاڵی سێم ئەو ماهیەتی خودی هێزە ئەو هێزانە ئەو هێزانە تەنانەت پێگەی کۆمەڵایەتیشان نەبێت تەنانەت هێزێکی پێشکەوتوخواز و ڕەوەندێکی پێشکەوتوخوازی لە بەرابەر خۆیانان نەبینن تەنانەت لە شوێنێکی وەکو بڵێن دەسەڵاتی وەکو کۆماری ئیسلامی شانیان نەدا ماهیەتەن بڕوا پەیداکردن بەو جەهان بینیە کە سەلەفی و کونلەر ئیسلامی تندڕەوهەیەتی ڕات ئەکێشە بەرەو ئەوەی کە بە ئیسلاح خزمەت بە خوداکەی خۆت و ئاینەکەی خۆت بکەی و لەوێت دەست ناپارێزی ڕۆشێگریتە بەر بە خۆلی معروف شەلم کوێرم ناپارێزم نە عەقلت کارەکە نە وجدانت کارەکە و نە هیچ بەرپرسایەتێکی کۆمەڵایەتیت کارەکە تەنها خۆی وەکو سەربازێکی مخلسی تەخەیولێکی وەکو خوددا ئازانی و حازری بۆ خزمەت بۆ تەخەیولەی خۆشت هەموو کارێک و هەموو جنایەتێکیش بکەیت. کاک عادڵ خۆتان ئیشارەتان بە چەند خاڵێک کرد پێمان خۆشە زیاتر لەسەر ئەم پرسیارە بڕۆین بەڕاستی سەلەفیەکان هێزێکی بەرچاویان لە کوردستان و پێگەی کۆمەڵایەتیان هەیە ئەگەر هێز و ئیمکاناتیان هەیە ئەو هێز و ئیمکاناتە لەکوێوە وەردەگرن ماوەیەک لەمەوە بەرباسی کرا لەسەر هەلومەرجی فەلەستین لەوێ ئەو پرسیارە کرا کە ئایا حەماس پێگەی کۆمەڵایەتی هەیە یانە لە جوابی ئەو پرسیارە من ئەوە وەڵاممدایەوە کە لە مەوردی کوردستانی و سەلەفیەکانەوە سەدقەکە پێگەی کۆمەڵایەتی بۆ مەعنا کە بتوانێت جواب دەرەوەی نیازێکی ئەو کۆمەلگا بێ و کۆمەڵانی خەڵک لە ڕووی ئاگاهیەوە ببن بە پشتیوانی هێزێک بیرۆکەیەک جەهانبینیەک نەخێت لە کوردستان سەلەفیەکان و بە کولەن ئاین و مەذهب چ سەلەفی و غێرە سەلەفی پێگەی کۆمەڵایەتی بۆ معنای نییە کە جواب بە نیازمەندیهای مادی و ڕۆژمەڕەی کۆمەڵانی خەڵک بداتەوە و لەو ڕێگایشەوە خۆشەویست بێت و خەڵک لە دۆری خۆی کۆ بکاتەوە بەڵام کۆمەڵایەتی بە معنایەکی تر هەیە کە ئەمیش عبارەت لەوەی کە ئێستا عەرزتان دەکەم کۆمەلگایەک لەژێر هەژاریدا ئەناڵێ ئەمنیەتی نییە ئستبدادی سیاسی بەسەریا زاڵە کۆمەڵانی خەڵک دەستڕەسیان بە نیازمەندیهای مادی و ڕۆژمەڕەیان مەحدودە وەلەو هەنیشە زۆر بەیان و سەرجەمی ئەوە بۆشاییەک دێڵێتەوە کە هێزی کۆنەپەرست
پێگەیەک پەیدا بکات پێگە بۆ معنە ئەو خەڵیان لانی کەم تعدادی لەو کۆمەڵانی خەڵکە لەو هەلومە جمادی قەرایان گرتووە وەکو وایە کە لە حاڵەتی غەرقبوونایە دەست ئەهاوێ هەر شتێکی گیر بێ ئەیگرێ کە بەڵکو غەرق نەبێ جا ئەگەر ئیسلامی و تۆندڕۆ و ئەوانە لە بەردەسرابوون لەوانەیە تعدادێک لە حاڵەتی غەرقبوون بۆ یەکە نەجاتیان بێت دەستێک بەهاوێژن خۆیان بەرەوە بکەون بە چ معنە بۆ معنە ئەمانە پەیوەندیان لەگەڵ بگرن بڵێنەمە تۆ بۆ بۆی ئەچۆسەیتەوە چونکە سنی مەسەبی دەو حاکمیەتی شیعەیە چەپ و نازانم ئازادی خواز و ئەوانەی کە سکولارەکان ئەوانە کافرن تۆ ئەگە پەیوەستبی بە ڕێگەی خودداوە نەجات پەیداکەی و لایەکیشەوە لە ڕووی مادیەوە شتی ڕۆژمەڕە ئەوانەیە گە بیستبێتان مەسەلەن سەلەفیەکانی هەم سەقز و هەم سنە بانکێکی ناوخۆییانەیە قست دەدەن بە یەکتر لەوانەی کە لە مشکلاتی ماڵیان هەیە یارمەتی ماڵی بەوانە ئەکەن قەرز و قۆڵەیان بۆ ئەدەنەوە و مەجموعەیە کاری عەمەڵیش ئەخەنە اختیاریان کە بەتایبەت جوان کە جزئی قشری زۆر خوارەوەی کۆمەلگا ینی خەڵکی فەقی جوانانی هەژار ئەوانە جەزبی خۆیانەکەن و یەواش یەواش بەرەو ڕەهەندا هەوڵیان پاڵیان پێوە ئەنن جا بۆ معنە من لەگەڵ ئەو ڕایە هەم کە بە نەوعی پێگەیەکی کۆمەڵایەتیانە ینی بەشێک لەو بەشێکی زۆر محدود دیارە ئەو کەسێک دەتوانێت بڵێ لە هەر شارێک 1000 نەفەر 500 نەفەر 2000 نەفەر خۆ ئامارمان لە دەستانیە بەڵام بە هەر تعدادێک چاویلەکەی کۆمەڵێک لە دانیشتوانی ئەو شارانە خۆیان وەسڵ کردووە بەم حرەکەتە کۆنەپەرستانەوە ئەو خەڵکی دەرەوەی ئەو کۆمەلگانین هێنراون لەوێ دانراون ئەوان هەم خەڵکی ئەو کۆمەلگان بەشێکی زۆریان منداڵی کرێکار و زەحمەتکێش و هەژاری ئەو کۆمەلگان جا لەو ڕووەوە لەناو بەشێکی وەلەو زۆر چکۆلم پێم وایە لە ئەستێکی زۆر بەری ناوانە هێزیان نییە بەڵام لە بەش لە گۆشە و کناری ئەو کۆمەلگا کە ئەم دەرەجە لە فەقر و ئیستثمار و ئەوانە هەیە ئەوانەی جلبی خۆی کردووە هێز لەکوێ دێنن نەزەراتی زۆر مختلفەیە بەڕاستی من ئامارێکی دقیق یا تحقیقاتێکی دقیقم لە بەردەستان نییە زۆر بە تاکیدەوە بڵێ مەسەڵەن لە عەرەبستانی سعودیە پوڵ و پارە وەرەگرنیان لە قەتەر وەریەگرنیان لە ژێرەوە دەم و دەستگای ئیتلاعاتی کۆماری ئیسلامی پیانەدا بەڵام تەحلیلەن ئەتوانین بڵێنەوە کۆماری ئیسلامی کە ڕێگەی بۆ کردوونەتەوە ئەو نوع ئەمانەوە ڕەبدەن تەبیعەتەن لە ڕووی مادیشەوە ممکنە بڕێمکاناتی مستەقیم غێرە مستەقیم بخاتە اختیاریان ئەزانین هیچ بەعیدیش نییە هێزی دەرەکیش یارمەتیان بدا بەڵام ئەوە ئەسڵی مەطلب نییە ئەسڵی مەطلب باوەڕی من ئەوەیە کۆمەلگایەکی لە حازی بافتی اجتماعی هەویەتی مادی لە ژیانی ڕۆژمەڕەوە ئەوەندە وێرانە ئەوەیە کە نیرو ئەبەخشێ بە هێزی کۆنەپەرست هەروەک چون ئەوەش دەتوانێت نیرو ببەخشێ بە هێزێکی چە بە هێزێکی تر بۆیە ئەگەر هاتینەوادی و بەحسە بین چ بکرێ وەختاکرێ بڵێن بە چ شێوەیەکی مؤثر ئەتوانین ڕیشەکانی گەشەی ئەو نەوە هێزە وشک بکرێ کە باوەڕی من لە حاڵی حازرە زۆر بەعید بە نەزەرەگا دەست بەجێ ئەو دەکارە بتوانێت بکرێت باشە کاک عادڵ سەلەفیەکان دەتوانن مەترسی بن لەسەر بزوتنەوە پێشکەوت خوازەکان لە کوردستان و خەباتی خەڵکی کوردستان کە بە ئازادی خوازی و پێشکەوتن خوازی و سێکۆلاربوون ناسراوە بە تاکیدەوە ئەتوانن بە چ دلیلەوە من بیستم لە زۆر خۆشەویستانەکە تحلیلی تریانەیە لەو بارەواڵێنەوە مەترسی نینەوە هێزیان نییە و پشتیوانی کۆمەڵایەتیان نییە بەڵام ئەو نەوە هێز کۆنەپەرستانە خۆ پێویستیان بەڕێی خەڵک نییە تا فاجعە بخڵقێنن ئەوە نایەنە پایسندیقی ڕێی لە پرۆسەیەکی زۆر ئاگاهانە خەڵک بۆوان ڕێبدەوانیش قانا بنبەوە ئەوە کافیە بە 1000 نەفەر شمشێر بەدەست و کلاشوکۆ بەدەست لە ڕۆژی خۆیان ئەوانە دەتوانن شاری بشێوێنن مەگەر داعش پێگەیەکی کۆمەڵایەتی وەسیعی لە ناو کۆمەڵانی خەڵکی ئەو وڵاتانە هەبوو نەخێت نەیبوو ینی وها نەبوو خەڵک ئاگاهانە بڵێ من داعش دوڕێی بدات و داعش لەو ڕووەوە حقانیت بۆ حاکمیەتی خۆی وەرگرت یا تاڵەبان یا کۆماری ئیسلامی لەم ماوە چەند نووسراوەی سەردەمی پێش لە شۆڕشی 57 ئێران بە خوێندەوە بەشێکی زۆری هێزە چەپەکان بوو بەشێکی هێزە لیبراڵەکان بوو سەرجەمیان یەک تحلیلیان بوو ئەوی ژەوەی کە هێزی ئیسلام یا ئیسلامی سیاسی بە قۆلی قورئان لەو سەردەما هێزێک نییە کە بتوانێت بەدیل بێ بۆ حاکمیەتی دەوڵەتی پاشایی تحلیلەکە ئەوە بوو چون یان دەوانە
لە مزگەوتەکان خۆیان قەتیس کردووە ئەوانە پێگەی کۆمەڵایەتیان نیە لەناو خەڵکی ئازادی خواز کە زۆربیان ئەو وەختە لە دەستاوردهای تکنۆلۆژی و فەنی ئەو سەردەمە داەکانی 40 هەتاوی ئەوە خەڵک زۆرتر تەمایلی بۆ شتانە هەیە سەکەی کاتی ئەوەیە بەرەو ئیسلام و خوددا و ئەو شتانە خەڵک ڕووبێنێ بۆیە ئیسلامیەکان و ڕۆحانیت بە ئیسلاح ئەوانە پێگەی کۆمەڵایەتیە و هیچ ئەو وەختە وەکو نە لەلایەن لیبراڵەکان نە لایەن چەپی ڕادیکاڵیشە وەکو مەترسی نابینرا بەڵام دوایی کە زانیمان ئەوە تعدادی ئاحادی کۆمەڵگا پشتیوانی لەو هێزە بکان نییە کە ئیبڕێتەوە کە ئەو هێزە بتوانێت فاجعەیەک لە کۆمەڵگا بخڵقێنێ بە ماوەی ئەوەی لە 40 ساڵیش تێپەڕ بووین کافیە سازمانێکی مجهزی هەبێ ئیمکاناتێکی هەبێ و لەلایەکی تریش و هەلومەرجی کۆمەڵایەتی بۆ ئامادە بێ بە تعدادێک ئەفرادی زۆر کەمەوە ئەتوانێت کۆمەلگا بەرە وێرانی بەرێ ئەبەم تعریفەوە بە باوەڕی من بڵێ کولەن ئیسلامی تندڕۆوە بە تایبەت سەلەفیەکان لە کوردستان مەترسیەکەن چونکە لە مەرحەلەی ئەوەڵا ئەوە بە زۆر ئەبێت تاکیدمان لەسەری هەبێ و ئیتمینانیشمان لەسەری هەبێ ئەمانە دەستیان ئاوەڵەوە بێ لە مەرحەلەی ئەوەڵا هێرشەکە نەسەر ئەو جم و جۆڵە کۆمەڵایەتی پێشکەوت و خوازانە نەهادی کۆمەڵایەتی کە پێکاتەوە بۆ دفاع لە مافی ژنان مافی منداڵان ژینگە پارێزان مافی کرێکاران ئینسانهای سکولار و ئازادی خواز و چەپ ئەمانە هێرشەکە نەسەرەوە هاوسایان بێت سەریە بڕن لە گەڕێکێکی ئەولاتر بێ بەدە نەفەر و 20 نەفر خۆیان کۆکەنەوە ئەچن ئەی تەقێنەوە ینی بەون شێوەی کە عرس دەکەم بەڵێ ئەوە مەترسیەکە و ئەبێ زۆر بە جدیش بگیرن و ئەوەی کە تعدادیان گۆیا کەما و ئەوەی کە گۆیا قڕوقیافەیان شپرز و فلانوانێ لەگەڵ دنیای مۆدرن نایێتەوە و یا تەنانە دەوانێت ئەوەی کە زۆرترین خەڵکی کوردستان سکولار و ئازادی خواز و پێشکەوت و خوازن هیچ کام لەوانە ڤاکسینێک نین لە بەرابەر هێزێکی کۆنەپەرستە کە بەم شێوە شێوەیەکی زۆر دڕندانە کردەوە لە خۆیان نوێنێ کاک عادڵکەواتە ئاوا مەترسیە بە بڕوای ئێوە بۆ بەرەنگاربوونەوە لە دژی هێزی سەلەفی و جموجۆڵەکانیان دەبێت چی بکرێت بە باوەڕی من دوو قۆناغی یەکەم ئەوەیە کە دەست بەجێ بنەوەیەک پیان بووتر ئەویان لێ قبول ناکرد هەرو چەند ئەقدامی یا دژی کردەوە لە بەرابەریان ناکرا زۆر بەجێ بوو لە شاری سنە و لە شاری سەقز کە خەڵکی گەڕۆک و کۆڵان و خەڵکی ئاسایی بنەوەیەک لە بەرابەریان نابوەستێن و بە تایبەت جوانانی بە جورعات بتوانن پێشیان پێ بگرنەوە نەهێڵن ئەو مانوڕانی کە ئیدەن لەوە زیاتر بیدەن لەلایەکی تریشەوە ئەو نمونە دێڵمەوە بەحسەکە ڕۆشنتر بێ سەردەمی خۆی کۆمەڵە ڕزگاری چەک کرد ڕزگاری تەبیاتەن دەقاودە وەکو هێزی ئەو هێزە سەلەفانی ئێستانە بەڵام هێزێکی ئیسلامی کۆنەپەرست بوو پێشەوەی کە هێزێکی زۆر بگرێت چەکداری و دیارە بوو چەکداری زۆر بگرێەوە ببێ بە هێزێکە ئەو ڕۆتە پێشکەوت و خوازەیە بخاتە مەترسیەوە کۆمەڵە لە کردەوەیەکی بە باوەڕی من زۆر بەرپرسیانانە چەکی کردن ببێەوەی کە خوێنێ بڕێژێ ببێەوەی کە کەسێکی زۆریان لێ بکوژە یا شتێکەوە زۆر مەسئولانە و بەرپرسانە ئەسلحەی لێ سندن و بە تاکیدەوە کۆمەلگای کوردستانی لە فاجعەیەکی احتیمالی کە ساڵانی دواتر ئەیتوانی اتفاقگەوێ نەجاتدا ئەگەر ئەو فەزا باز بێ ئەمانە بتوان هێز بگرن بۆ نمونە هێزی چەکدار بێن و بڕۆن دەست بکەن بە خەباتی چەکدار هەمە شتانە بە باوەڕی منەوە هێزی چەپ و ئازادی خواز و حزبە سکولارەکانی کوردستان و لە ڕاستیانەوە کۆمەڵە ئەو بەرپرسایەتێکی لەسەرەکە لەو بارەوە نەهێڵن ئەو جارە بە چەک و بە تەقەمەنی و بۆ شێوەیە بکەوە نەگیانی خەڵک بەڵام تا ئەو شوێنەی لە خودی کۆمەلگاکە بەم شێوە سەرهەڵدەدەن هەرو نەهادە کۆمەڵایەتیانە کە پێشن ناومان لێ بردن ئەتوانن هەدەفی ئەم سەلەفیانە قەرار بگرن لە ئەنجومەن و نەهاد و کەسایەتی پڕنفوزەکانی ناو کۆمەلگا بتوانن بزوتنەوەیەکی جەماوەری لە دیژیان ساس بکەن ڕێپێوانە عەرزی خزمەت بکەم لە گەڕەکەکان دیاریکردنی پاسەوان بۆ پاراستنی ئەمنیەتی ئەو شوێنانەیە لە خودی خەڵکەوە بە نۆعی نیشان بدرێت کە هەر ئێستا ئێمە هیچ دەرەجەیەک لەو ڕەفتارانە لە کۆمەلگا قبول ناکەین و بەرهەڵستی خۆمان نیشان دەین و بێدەنگ نابین ئەوە بکردەوەیەکی دەست بەجێ دراز مدت بە باوەڕی من ئەم نوع هێزە کۆنەپەرستانە تەنها بە گۆڕینی مناسباتی مادی ناو کۆمەلگا لەناو ئەچن یعنی لە شوێنێک لە زمانێک کە ئیتر کۆمەڵانی خەڵک لە فەقر لە هەژاری لە دەستکورتی لە ئستبداد لەوانە بەسەر نەبن و هیچ ئاحادێکی ئەو کۆمەلگا بەتایبەت لاوانی قشتی فەقیر و هەژاری ئەو کۆمەلگا پێیان وان نەبێ
بە پەنابردن بۆ هێزێکی کۆنەپەرست ئەتوانن لەو هەلومەرجێ کێتەیە کەوتون نەجات پەیدا بکەن چونکە ئەوانە ئەو هێزە کۆنەپەرستانە لە ژیانێکە کە هیچ نوع خۆشیە بە ئینسانەکان نادا یا هەموو خۆشیێکی لە ئینسانەکان سندۆتەوە ئەوانە ئەبن بە نەجات بەخش بە ئیستیلاح هیوایەک بە جوانێکی کەم تەجروبەیە کە لە هەلومەرجێکی خراپی مادیە قەراری گرتووە ئەبەخشن کە گۆیا لەوێ هوڤیەتی پێ ئەدرێ شخصیەتی پێ درێ کەسایەتی پێ درێ و لەو ڕێگاشەوە لەوانەیە بڕێ نیازایە مەندیهای مادیشی حەلوفەس بکرێ وێتر لە دەستچووە و جوانە تا ئەندازەیەکی زۆر واردی ئەو ڕۆتە بۆ ئێمە ئەبێ کولەن بافتی ڕۆژێکە ئەم کۆمارێکی ئیسلامی کە ئەگەری نییە حتمما وابێ کۆماری ئیسلامی سەرنگون بوو و توانرا حاکمیەتێکی تشکڵێکی تر لە دەسەڵاتدارەتی دامەزرا ئێمە لە ئەساسدا ئەبێ ئەو کۆمەلگا بگۆڕین کە لەوێ فەقری مادی هەژاری و دەستکورتی نەبوونی داهات نەبوونی مەسکەن نەبوونی ئیمکانات بۆ خوێندن و دەست پێراگەیشتن بە تکنۆلۆژی و علمی سەردەمیانە هەموو ئەوانە بەراورد بێ جا ئەوەیە کە ئێمە ئەتوانین بڵێن ئەم پەدیدەش لەناو کۆمەلگا لەناو ئەچێ نمونەی زۆر هەیە بۆ ئیسپاتی ئەم قسەی منە لە جیهانی ئەو بەشەی لە جیهان کە بە جیهانی پێشکەوتوو ناوی لێبراوە لەوێ مەسیحیەتی ئیفراتی لە ئیسلامی ئیفراتی زۆر بەهێز بوو سەردەمی خۆی ئازادی خوازان ژنانیان ئەسووتان بە حکمی بانوا و ئەقسام اتهامەوە ئەوانە نەبەر باد نەسیحەتکردنی خەڵکو نەبە تەنانەت تند و تیژی لە دژیان و کوشتن و زیندان و قەدەغەکردنیان تەنانەت نەبوو و ئیدعاش کە ئەبێ دین و دەوڵەت لە یەک جیابێ بوانی قانون گویا بە قانون نتوانی ئەوانە مەهار بکەی بەڵکو بە گۆڕی مناسباتی ژیانی ڕۆژمەڕەی خەڵک ژیانی ئابووریان لەوەی کە مەسکەنیان بێ ئەوقاتی فەراغەتیان بێ لەگەڵ خۆشەویستانیان بتوانن بەحەسێنەوە ئارامشی ڕۆحیان هەبێ یەواش شتێک بە ناوی مەذهب عەلە العموم خانەنشین کرا و ئێستاش لە هەر شوێنێک لەم کۆمەلگایانە ئەبینی تۆزە سەر هەڵدەدا وەختێکە کە ژیانی مادی خەڵک خراپە بێ ژیانی مادیان بێکارە بن ئەرزی خزمەتکە ماڵەکەیان لە دەست ئەدەن مەجبورە بن بۆ کار و دۆزینەوەی منبعێکی دەرامەت لە کەسوکاریان دوور بکەونەوە لەو وەختایە مەسەڵەن مەذهب و نژاد پەرستی و ئەو شتانە ئەتوانێت جەذاب بێ بۆ بەشێک لە کۆمەلگا ئەو بەشێک لە کۆمەلگا خەڵکی هەژاری کۆمەلگان ئەو خۆوانی کە دۆڵەمەنی وەزی مادیان باشە بە ندرەت ئەوانە ئەچن پەیوەستە بن بە مهێزانەوەی ئەگەریش پەیوەست بن بە ندرەت اتفاق کەوتووە خۆیانە دەنە بەر گێژا و یان مەسەلەن ئەوانن لە مەرحەلەیە وڵاتن خۆیانە تەقنەوە یا شمشێرەگرن بەدەستەوە لە باشترین حاڵەتەوانە کەسانە کە پشت سەحنەوە دەستورەکە ئەدەن هەر خەڵکی جوانی ناومێد و بێدەرەتانە کە لە ڕووی پایە مادیە و کڵاویستە چوو وەزیەتی بۆ بەدی هاتووە جا هەر بۆیە لە کۆمەلگاکەی ئێمەش لە کوردستانیش ئەبێ ئەو دوانە شان بە یشانیە کاری بۆ بکرێت لە مەرحەلەی ئەوڵا مانعی گەورە بۆ ئاوارڕەوەندێکی پێشکەوت و خوازانە گۆڕانکاریەکی بنەڕەتی کۆماری ئیسلامیە کۆماری ئیسلامی سەرچاوەی ئێستا ئەو منهامەتیانەیە کە لە هەموو ئێران هەیە بەهێزی کۆنەپەرست دواکەوتی و هەموو شتانە کۆماری ئیسلامی ئەبێ بڕوە ئێمە تەبیعەتەن تەمەرکوزەکەمان ئەبێ لەسەر ئەوە بێ و لە ژیانی ڕۆژمەڕەشە ئەبێ بەهێزی جەماوەری بەهێزی کۆمەڵانی خەڵک نیشان بدرێت کە ئەو کۆمەلگا پێشکەوت و خوازە ئەو کوردستانێک کە بە ئازادی خوازی ناوبانگی لە جیهاندا هەیە هەموو خەڵک بۆ حەوانەوە بۆ تۆزێ نەفەسێکی ئازادی خوازانە کێشان دێ لەو کۆمەلگا بەسەرەبا نابێ بێڵین ئەو چهرە لە خۆی نیشان بدا کە لەوێ کەسەیە بە شوشێرەوە ڕاتە سەر شەقامەکان و کەوێتی گیانی خەڵک ئەوە نیشان بدرێت لە بەهێزی کۆمەڵایەتی بە هیچ شێوەیە بۆمان قابلی قبول نیە ئەو خاڵی تریش پێ زیاد دەکەم قسەکانم زۆر توولانی بوەزانم لە لایەکی تریەوە ئێمە ئەبینین گفتمانی ناسیۆنالیزم لە کوردستانی بە شێوەیەک ئەوەش لاواز بووە لاواز بۆ معنا نەکە پێگەینی و خەڵک پشتیوانی لێ ناکەن نەیتوانی وە جوابی هەندێک لەو نیازمەندیانە کە لە کۆمەلگا بوو بداتەوە لانی کە هەموو بەشێک لەو جوانانە مەسەن جەزبی خۆی بکە ئەو مشکلێکی ترەوە لە وڵاتانی وڵاتانی عەرەبی سەردەمی خۆی کە هێزی ناسیۆنالیست
دەستی بۆ بەدەستهێنانی ئیستقلالی ئەو وڵاتانە شکستی هێنا ئیسلامی بە ئیستلاح سیاسیە ئیسلامی تودڕۆ لەوێژ ڕۆشتی کرد ئەوەی گرفتێکە لە کوردستان نیشانەکانی ئەبینین لە لایەکی تریشەوە بە باوەڕی من چەپ ئەیتوانی موقعیەتێکی بەهێزتری بێ ئەوە ڕووم لە خۆمانە وەکو کۆمەڵە ئێمە ئەرکێکی یەکجا زۆر گرنگمان لەسەر شانە ئەو ئەرکە گرنگە لەسەر خۆمان هەسووڕاوانمان لە هەموو بەشەکانی تشکیلاتی کۆمەڵە کە ئێمە بتوانین گفتمانی چەپ لەناو کۆمەلگا جێ بخەین بەتایبەت لەناو کۆمەڵانێکە کە هێزی مادی ئێمە خەڵکی کرێکار زەحمەتکێش جوانانی بێدەرەتان ڕوو بکەینە ئەوانە و نەهێڵین ئەوان لە دنیای ناومێدی خۆیانە لەو حاڵەتێک کە عەرزم کردن خەریکین غەرق ئەبن تەنها شتێک کە ببینن دەستی پێڕابگرن هێزێکی ئیسلامی کۆنەپەرست بێ و یا هێزێکی ناسیۆنالیستی بێ بەڵکو بزانن چەپ مەترەحە لە دەستڕستایە و بتوانن هیواکانی خۆیان لە کۆمەڵەدا بۆ نمونە ببینەوە ئێمە لە ئاستێکی یەکجار بەرینا لە ئاستی هەموو کوردستانە پێویستیمانەیە کۆمەڵە وەکو ئالتەرناتیڤ گفتمانی چە وەکو ئالتەرناتیڤ مەترەح بکەین تا ئەو لاوانە ڕوو لە ئێمە بکەن و نەڕوو لە هێزێکی کۆنەپەرست. کاک عادڵ باسەکان زۆر گرنگ و بارزشن بەڵام بەداخەوە کاتی بەرنامەکەمان ڕوو لە تاوبوونە من پرسیارێکم نییە گەر خۆتان خاڵێکی گرنگی نەوتراوەت هەیە باسی بکەن فەرموو. یەک شتی ئێشارە پێکم و تەواویەکەم وەختی بەرنامەکە زۆر ناگەم کاگە میرگیان ئەویشەوەیە لەم ڕۆژانەدا ئەوترێ ئەوەی کە لە حاڵی حاضردا بۆتە باعثی ئەوەی کە ئەم هێزانە عەکس العەمەڵ لە خۆیان نیشان بدەن ئەوەیە کە هویەتی ملی لە کوردستان کۆتۆتە مەترسیەوە هویەتی ئێتنیکی بە ئیستیلاح و ئەمە ئەم هێزانە ئەیانەوەی هویەتە بسڕنەوە و گۆیا ئەمە مناقشەیەکە لە بینی ئیسلام و هویەتی ملی یا هێزی ناسیۆنالیزمی کوردی یا بە ئیستیلاح هێزی ئێتنیکی کوردی بۆ هویەتی کوردی ئەو گفتمانێکە بە باوەڕی من ئەبێ ڕەدی بکەینەوە ئێمە بۆ تەوزیحی ئەو وەزیەتێکی ئاوا بێ هەمیشە ڕووبکەینە وەکو نادەمهایەکی مادیگەرا ڕووبکەینە وەزیەتی ژیانی ڕۆژمەڕەی کۆمەڵانی خەڵک ژیانی مادیان بافتی چینایەتی ناوە کۆمەلگا بتوانێت دلیلی ئەسڵی ئەو کارە بدۆزینەوە هیچ شک لەوان نییە خەڵکی کوردستان ستەمی نەتەوایەتیان لەسەرا و مافێکی بێ ئەملا ئەولایە بێ بە خەڵکی کوردستان بدرێ بەڵام ئەوەی کە ئێستا بینی زۆرتر مربوطە بە ژیانی ڕۆژمەڕەی کۆمەڵانی خەڵکە لەوێ بێدەرەتانی کارێکی کردووە کە هێزێکی کۆنەپەرستی وەکو سەلەفیەکان وەلو تعدادێکی مەحدود بەڵام لە جوانان بۆ خۆیان جەلب بکەن ئێمە بێ هەوڵ بدەین ئەو ڕیشیان وش بکەینەوە. زۆر سپاس بە ئێوەش کاک عادڵ بۆ ئامادەبوونیشن لەم بەرنامەیە. بەڵێ بینەرانی عەزیز و خۆشەویست بەم چەشناتی نەکۆتایی بەرنامەیەم هەفتەیەشمان هیوای شادی و خۆشیتان لە ژیان و کار بۆ باوەت دەخوازین لە هەر کوێهان هەر شاد بن ماڵەوە.